ڕۆژی حوتەم موغناتیزی ڕاکێشانی پارە. مرۆڤ لە ژیانیدا تەنها بە سوپاسگوزاری هەکبەی پڕ دەبێت. سوپاسگوزاری نیشانەی بەتوانایی و گلەیی و سکاڵاکردن و نیشانەی بێتواناییە. لە ڕاستیدا ئەم یاسایە بە یاسای زێڕینی هەموو ژیانمان دەژمێردرێت. بابەتی تەندروستی و بارودۆخی کاری و چۆنیەتی پەیوەندیەکان یان بارودۆخی دارایی لە ڕاستیدا هیچ جیاوازەیەک لەم بارەیەوە دروست ناکەن. هەرچەند بتوانین لە پێناوبوونی ئەو شتانەی کە خاوەنیانین تەنانەت ئەگەر بڕێکی زۆر کەم بێت سوپاسگوزاری بکەین، ئەوە بە پێی یاسای کێش شتی باش بۆ خۆمان ڕادەکێشین. لەلایەکی دیکەوە هەرچەندە گلەیی لە بارودۆخی داراییمان بکەین هەژارتر دەبین. ڕاهێنانی سەرسامکەری ئەمڕۆ لە ڕاستیدا یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی گلەیی و سکاڵای خەڵک بەرامبەر بارودۆخی داراییان دەگۆڕێت و دەیکات بە ڕەفتارێکی سوپاسگوزارانە. بەم شێوازەش کاریگەریەکەی لەسەر بارودۆخی مادیمان دەبێتە دوو ئەوەندە. ئێمە گلەیی و سکاڵاکانمان دەگۆڕین بۆ سوپاسگوزاری. گلەیی و سکاڵاکردن وا دەکات هەژار بین و سوپاسگوزاری وا دەکات سەروەت و سامانێکی موعجیزە ئاسا بۆ ژیانمان کێش بکەین. زۆربەی مرۆڤەکان لەو باوەڕدانین کە گلەیی و سکاڵایان هەبێت دەربارەی بارودۆخی مادیان، بەڵام ئەگەر پارەی گونجاویان لەبەردەست نەبێت ئەوە بێد و دڵی دەست دەکەن بە گلەیی و سکاڵاکردن لە ژیانیاندا و زۆربەی کات ئەم گلەی و سکاڵایانە نایەنا بەرچاویان. مرۆڤەکان جگە لە گلەییکردنی زارەکی لە ناخ و ئەندێشەی خۆشیاندا گلەیی دەکەن. هەروەک چۆن زۆرێک لە خەڵک بێ ئاگان لەو هەموو ئەندێشەیەی کە لە ناو سەریاندا دەخولێتەوە، هەر جۆرێک لە ئەندێشە یاخود گفتارێکی نەرێنی پڕ لە نیگەرانی و ناڕەحەتی بۆ پارە بە دڵنیاییەوە ئەنجامەکەی هەژاری و دەستکورتیمان دەبێت. هەڵبەتە زۆربەی گلەییەکان دەگەڕێنەوە بۆ ئەو کاتانەی کە دەبێت بڕێک پارە خەرج بکەین. ئەگەر پارەی پێویستمان نەبێت ئەوە ڕەنگە خەرجکردنی پارە سەختترین کار بێت کە دەمانەوێت ئەنجامی بدەین. لەم دۆخەدا لەوانەیە وا دەربچێت کە بڕی هەموو ئەو پارەی کە دەبێت بیدەین زیاترە لەو بڕە پارەی کە لەبەردەستمانە. بەڵام ئەگەر گلەیی و سکاڵا لە پسوولەکانمان بکەین ئەوە لە ڕاستیدا ئێمە خەریکین گلەیی و سکاڵا لە بارودۆخی مادیمان دەکەین. دەبێت ئەوە بزانین کە گلەیی و سکاڵاکردن هەمیشە بە هەژاری و دەستکورتی دەمانهێڵێتەوە. ئەگەر پارەی پێویستتان نییە ئەوە بۆ چونتان وا دەبێت کە سوپاسگوزاریکردن لە پێناو ئەو بڕە پارەی کە هەتا لە کۆتایی لیستی سوپاسگوزاریتان دابنێن. بەڵام ڕاستیەکە ئەمەیە، ئەگەر دەتانەوێت پارەی زیاتر بەدەست بهێنن لە ژیانتاندا ئەوە دەبێت لە سەرەتادا بە هۆکاری پسوولەکانتان سوپاسگوزاری خوددا بکەن. بۆ بەهرەمەند بوون لە ژیانێکی بەرهەمدار و هەمەجۆر دەبێت لە پێناو هەموو ئەو کارانە سوپاسگوزاری بکەین کە بە بارودۆخی داراییمانەوە بەستراوەتەوە. هەڵبەتە گلەیی و سکاڵاکردن بەهۆی پسوولەکانەوە هەرگیز بە کارێکی سوپاسگوزارانە دانانرێت. ئێمە دەبێت ڕێک بە شێوازی سەرە و خوار کار بکەین. بە شێوازێکی دیکە دەبێت بە بوونی خزمەتگوزاری و ئەو کاڵایەنە سوپاسگوزاری بکەین کە بڕیارە پارەی پسوولەکانمانیان پێ بدەین. ئەنجامدانی ئەم کارە زۆر ئاسانە، بەڵام کاریگەری زۆر سەرسامکەری دەبێت لەسەر بارودۆخی مادیمان. بەڕاستی بەم شێوەیە دەبین بە موغناتیزی ڕاکێشانی پارە بۆ سوپاسگوزاریکردن بە هۆکاری پسوولەی گەیشتوو بەدەستمان ڕابمێنین و دەربارەی ئەوەی کە تا چ ئەندازەیەک بووینەتە خاوەنی ئەو کاڵایەنەی کە بەم پسوولەیەوە دەبەسترێنەوە. بۆ نمونە ئەگەر پسوولەیەک هیکرەی خانوو بێت ئەوە دەبێت سوپاسگوزاری خوددا بکەین کە خانوویەک هەیە تێدا بمێنینەوە و ژیانی تێدا بکەین. چی دەبوو ئەگەر نووسنگەکانی تایبەت بە خانوبەرە یاخود خاوەن خانووەکان بوونیان نەبووایە؟ ئەو کات دەبوایە هەمومان لەسەر شەقامەکان خەوتوبین، چونکە ئەو کەسانە هەلێکمان بۆ دەرەخسێنن بۆ ئەوەی لەناو خانوویەکدا بژین. ئەگەر پسوولەی ئاو و گاز دەدەن ئەوە لە پێناو ئەو شتانە سوپاسگوزاری بکەن کە ئەگەر ئاو و گاز نەبوونایە ئایا دەمانتوانی لێیان بەهرەمەند بین؟ بۆ نمونە حەمام بکەین بە ئاوی گەرم. ئەگەر پارەی تەلەفۆن و ئینتەرنێتی ماڵەوە دەدەن ئەوە بیر لەوە بکەنەوە لە ئەگەری نەبوونیان دەبوایە چ مەودایەک ڕێگا ببڕین بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ کەسێکی دیکە ببەستین. دەبێ بیر لەوەش بکەینەوە کە لە ڕێگای ئینتەرنێتەوە چەند بە خێرایی نامەکانمان بۆ کەسانی مەبەست دەنێرین و نامەکە وەردەگرنەوە یاخود چەند بە خێرایی دەتوانن زانیاری دەربارەی بابەتێک کۆ بکەینەوە. هەموو ئەم خزمەتگوزاریانە لەبەر دەستەکانماندایە. لەبەر ئەوە بە هۆکاری بوونی ئەم خزمەتگوزاریانە پێویستە سوپاسگوزاری خوددا بکەین. هەروەها دەبێت سوپاسی ئەو ڕێکخراوانە بکەین کە متمانەیان پێمان هەیە و خزمەتگوزاریەکانیان پێشکەش دەکەن. لەو کاتەوەی کە هەستم بە موعجیزەی سوپاسگوزاری کردووە، هەر کاتێک کە پارەی پسوولێک دەدەم ئەمەی لەسەر دەنووسم: خودایە سوپاسگوزارم پارەکە درا، ئەم کارم بۆ هەموو پسوولەکانم ئەنجام دەدەم. سەرەتا کە پارەی پێویستم نەبوو دووبارە سوودم لە موعجیزەی سوپاسگوزاری وەردەگرت. لەم شێوازەدا ئەم ڕستەیەم لەسەر پسوولەکەم دەنووسی: خودایە سوپاسگوزارم کە پارەی پێویستم بەدەست دەگات و دواتر کاتێک پارەی پێویستم بەدەست دەگەیشت بۆ ئەم پسوولەیە و پارەکەم دەدا ئەوە ئەم ڕستەیەشم بۆ ڕستەی ڕابردوو زیاد دەکرد. خودایە
سوپاسگوزارم پارەکە درا. ئەمڕۆ دەبێت ئێوەش کارێکی لەم شێوەیە ئەنجام بدەن. ئەو پسوولانە لە بەرچاو بگرن کە هێشتا بڕی پارەکەتان نەداوە و کاریگەری معجزە ئاسای سوپاسگوزاری بەکار بهێنن بۆیان لە پەراوێزی پسوولەکەتان ئەمە بنووسن: خودایە سوپاسگوزارم کە پارەی پێویستم بەدەست دەگات. دواتر هەوڵ بدەن بە هۆکاری بەدەستهێنانی پارەی پێویست بۆ دانەوەی پارەی پسوولەکە بە واتایکی واقعی سوپاسگوزاری خوددا بکەن. جیاوازی نییە ئەگەر تاوەکو ئێستاش پارەی پێویستان هەیە یاخود نا. ئەگەر پسوولەکانتان لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەدەست دەگات ئەوە هەوڵ بدەن بیکەن بە ئیمەیلێک لە لای خۆتان. دواتر لە بەشی بابەت ئەمە بنووسن لە لای خۆتان: خودایە سوپاسگوزارم کە پارەی پێویست بەدەستم دەگات. لە قۆناغی داهاتوودا پسوولە بهێنن کە پێشتر پارەی پسوولەکانتان داوە و دواتر ئەمەیان لەسەر بنووسن: خودایە سوپاسگوزارم پارەکە درا. دوای کاتی نووسینی ئەم ڕستەیە لەسەر پسوولەکانتان هەوڵ بدەن لە ناخی دڵتانەوە هەست بە سوپاسگوزاریەکە بکەن، چونکە پارەی پێویستان هەبووە و توانیوتانە پارەکانیان بدەن. هەرچەندە زووتر لە پێناو پسوولەکانتان سوپاسگوزاری بکەن بە شێوازێکی معجزە ئاسا پارەیەکی زیاتر بۆ لاتان کەش دەبێت. لەمڕۆ بەدواوە دەتوانن ئەم پرۆگرامە بکەنە پرۆگرامی هەمیشەیی ژیانتان، یاخود بە شێوێکی دیکە هەر کاتێک پارەی پسوولەیەکتاندا هەوڵ بدەن سوپاسگوزاری بکەن لە پێناو ئەو شتانەی کە بەدەستان هێناوە. دواتر لەسەر پسوولەکان ئەمە بنووسن: خودایە سوپاسگوزارم پارەکە درا. ئەگەر پارەی پێویستان نەبوو تا بڕە پارەکە بدەن ئەوە سوود لە کاریگەریە سەرسوڕهێنەرەکانی سوپاسگوزاری وەربگرن و لەسەر پسوولەکانتان ئەمە بنووسن: خودایە سوپاسگوزارم کە پارەی پێویستم بەدەست دەگات. بە جۆرێک هەست بە سوپاسگوزاری خوداوەند بکەن وەک ئەوەی کە پارەی پێویستتان هەیە. هەستی سوپاسگوزاری لە کاتی خەرجکردنی بڕە پارێک لە ڕاستیدا گەرنتی ئەوە دەکات کە پارێکی زیاتر بەدەست دەهێنن. سوپاسگوزاری دەستورێکی زێڕینە بۆ ڕاکێشانی پارە. بەم شێوازە هەر کاتێک بڕە پارێک خەرج دەکەن هەمیسان پارەکە بەرەو خۆتان ڕادەکێشنەوە. هەندێک جار هەمان بڕ و هەندێک جار 10 ئەوەندە و هەندێک جاریش 100 ئەوەندە بۆ خۆتان ڕادەکێشرێت. پارەی گەڕاوە لەسەر بنەمای ئەو بڕە پارەیە دیاری ناکرێت کە خەرجتان کردووە، بەڵکو لەسەر بنەمای تەرازوی سوپاسگوزاریتان دەبێت. دەتوانن لە کاتی خەرجکردنی $50 بەم شێوە سوپاسگوزاری خوددا بکەن کە لە بەرامبەردا $100 بەدەست بهێنن. ڕاهێنانی سەرسامکەری ژمارە 7 موغناتیزی ڕاکێشانی پارە. 1. نعمەتەکانی ژیانتان بژمێرن. لیستێک لە نعمەتی ژیانتان ئامادە بکەن و بنووسن کە بۆچی بەبوونی ئەم نعمەتانە سوپاسگوزاری خوددا دەکەن. دووبارە لیستەکەتان بخوێننەوە و دوای خوێندنەوەی هەر یەکێک لە نعمەتەکان ئەمە بڵێن: خودایە سوپاسگوزارم، خودایە سوپاسگوزارم، خودایە سوپاسگوزارم. لە هەر دۆخێکدا بە شێوەیەک سوپاسگوزاری بکەن وەک ئەوەی لە قوڵای بوونتانەوە سەری هەڵدا بێت. 2. پسوولە نوێیەکانتان لەبەرچاو بگرن کە تاوەکو ئێستا پارەکانتان نەداوە. سوود لە کاریگەری معجزە ئاسای سوپاسگوزاری وەربگرن. لەسەر هەر یەکێک لەم پسوولانە ئەمە بنووسن: خودایە سوپاسگوزارم کە پارەی پێویستم بەدەست دەگات. هەوڵ بدەن بە هۆکاری بەدەستهێنانی بڕی پارەی پێویست بۆ پسوولەکانتان بە شێوازێکی ڕاستەقینە سوپاسگوزاری بکەن. جیاوازی نییە کە لە ئێستادا پارەی پێویستان هەیە یاخود نا. 3. دە پسوولە بهێنن کە پێشتر پارەی پسوولەکانتان داوە و دواتر ئەمەیان لەسەر بنووسن: خودایە سوپاسگوزارم پارەکە درا. هەوڵ بدەن لە ناخی دڵتانەوە هەست بە سوپاسگوزاریەکە بکەن، چونکە پارەی پێویستان هەبووە و توانیوتانە پارەکانیان بدەن.